ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برای نقشکانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردنی ئەحکامەکانی پەیوەست بە کۆرپەلە لە دەرسی ڕابردووە باسی قەدەرمان کرد. وتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەند فەرمودەیەکە تەئکید دەکاتەوە لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار لە دوای چەمەنی 40 ڕۆژ فریشتەیەک ئەنێرێ بۆ لای ئەو کۆرپەلەیە 4 وشەی پێ ئەفەرمێ. وتمان لەوانە ڕزق و ئەجەل و عەمەل و دوای ئەوە شەقاوەت و سەعادەتی ئەو مناڵەیش ئەنووسێ. باسی ئەوشمان کردوتمان لە پلەبەندیەکانی ئیمانبوون بە قەزا و قەدەر 4 خاڵی گرنگمان هەیە. یەکەم ئیمانمان هەبێ بەوەی خوای پەروەردگار عیلمی تەواوی هەیە بە هەموو ئەو شتانی کە لە دنیاە هەنوو ڕوو ئەدەن. دووەم وتمان ئیمانمان هەبێ بەوەی کە خوای پەروەردگار ئەم شتانی نووسیوە لە لای خۆی لە لەوح المەحفوظ. سێیەم وتمان ئیمانمان بەوە هەبێ بەوەی کە هیچ شتێک بەبێ خواستی خوا لەم بوونەوەرەدا ڕوونادا. چوارەم ئیمانمان بەوە هەبێ بەوەی کە ئەوەی لەم گردون و بوونەوەرەیە هەیە هەمووی ماسی وای خوای پەروەردگار مەخلووقە. لەمەیە چیمان بۆ دەرەکەوێ؟ جیاوازی نێوان خاڵێک کە زۆر جار ئێمە تێکەڵێکین. ئەم کیتابەیە کە فریشتەکە ئەیکا، ئەم کیتابەیە بۆ لای خوا خۆیەتی، یعنی کە خوای پەروەردگار ئەمر بەم فریشتەیە ئەکا کە ئەینووسێ، بەو معنایە نووسینەکە نایەت کە خوا لەسەر ئەم مرۆڤەی ئەنووسێ ئەبێ بیکە. ئێمە زۆر جار لە قەدەر واتی ئەگەین کاڵین خوا ئەینووسێ وا ئەزانین خوا فەرزی ئەکا لەسەر ئینسانەکە ئەبێ ئەمە بکە. ئەگەر فەرزی بکردایە خوا ئەو کاتە ئەم دنیا و ئیمتیحان و ناردنی پێغەمبەر و پەیام و بەهەشت و جەهەنەمە هەمووی بێهودە بوو، هەمووی بێمانا بوو. چونکە خوا خۆی ئیجباری ئینسانەکە لەسەر کردەوەیەک دوایش محاسبەی ئەکا، ئەمە لەگەڵ عەدلی خوانێک ناکاتەوە. لەبەرەوە ئێمە کاڵین خوا کیتابەی هەیە بۆ خۆی نەک بۆ ئەم. لە هیچ شوێنێکە ئەو کیتابەیە کە خوا لە قورئانە لە هەندێک شوێنە ئاماژەی پێ ئەکا، ئەو کیتابەیانە پەیوەستن بە ئیرادە شەرعیەکەی خوا و نەک ئیرادە کەونیەکەی خوا. بۆ نمونە کافەرمێ کوتیبە عەلەیکوم الصیام، ئەمە لە بابی داواکردنە نەک ئیجبارێکی قەهری. کوتیبە عەلەیکوم القیتال، ئەمە لە بابی داواکردنێکی شەرعیە نەک سەپاندنی ئیرادەی خوا بەسەر خەڵکە. ئەم کیتابەی کە خوا لە هەندێک ئاەتە لە قورئانە بۆ ئەحکامە شەرعیەکان بەکاری دێنێ، لەو کیتابەیە جایە کە لە بابی قەدەرە لە حەدیثەکانی پێغەمبەرا وارد بووە. ئەو کیتابەی خوا لە بابی قەدەریکە کیتابێکە بۆ تەوثیق خوا لای خۆی ئەیکا کە بە مەلایکەتەکە فەرمێ بینووسە، یعنی تۆماری بکە لە لای خۆت کە لە عیلمی خوایە ئەمە ڕوو ئەدا. بە معنای ئەوە نییە بینووسە لەسەر مناڵەکە ئەبێ بیکە. واضحە پێم وایە جیاوازەکان. خەڵکی ئێمە زۆربەی ئەم دوو خاڵەت تێکەڵەکە لەگەڵ یەک. جۆرەکانی تەقدیری خوا بەڕێزان، بەشەکانی تەقدیری خوا، خۆی گەورە عیلمێکی عامی هەیە بە هەموو بوونەوەر. ئەوەی کە دەرسی ڕابردوو گوتمان کە فەرمێ وعنده مفاتح الغیب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر إلى آخر الآية. كافرمي ألم تعلم أن الله يعلم ما في السماء والأرض. ألم تعلم ببيغمبر فرمي أفرمي تو نازانيت أن الله يعلم ما في السماء والأرض. دعاية فرمي إن ذلك في كتاب. أم علميك خواهيتي لكوايا في كتابك كوية لوح المحفوظة. دعاية فرمي إن ذلك على الله يسير. ئەمە شتێکی ئاسانە بەلای خواوە کە خوا هەموو وردە و کاریەکانی ئەم بوونەوەرە بە تەفاسیلەکەیەوە بزانێ. کەواتە ئەم تەقدیرە عامە ئەمە بەشێکە لە تەقدیری خوا. تەقدیرێکمان هەیە پەیوەستە تایبەت بە بەشەر کە خوای پەروەردگارە فەرمێ وإذ أخرج ربك من بني آدم من ظهورهم ذريتهم. لە ئادەم هەتا دوا مرۆڤ لەم بوونەوەرەیە خوای پەروەردگارە فەرمێ هەمووی لە پشتی ئادەم هاتە دەرەوە.
ئەو جا خوای پەروەردگارە فەرمێ وأشهدهم على أنفسهم ئەم تەقدیری خوا تایبەتە بە بەشەر. لەناو ئەم تەقدیری خوا تایبەت بە بەشەر تەقدیرێکی تری هەیە خوا تایبەت بە یەکەیەکەی ئێمە کە لە حەدیثەکانی موسلیم تایبەت بە کۆرپەلە ئێمە ئێستا باسییانەکەین کە ئەفەرمێ هەموو ئینسانێک کە خوا خەڵقی ئەکا ئەو فریشتەیە ئەنێرێ فەیؤمەڕ بأربع کەلیمات ئەمە تەقدیرێکە تایبەتە بە یەکەیەکەی ئێمە. لەمەی ئێمەیە تەقدیرێکی خوا هەیە خوای پەروەردگار ساڵانە ئەیکا کە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلة مبارەکە ئینا كنا منزلین دوای فەرمێ فیها یفرق كل ئەمر حەکیم. ساڵانە خوای پەروەردگار بەم تەقدیرە بە تەسەلسولی ئەم تەقدیرە لە تەقدیرە عامەکەوە بۆ تەقدیری بەشەر لە تەقدیری بەشەرەوە بۆ تەقدیری یەکەیەکەی تاکەکان لە تەقدیری گشتی یەکەیەکەی تاکەکانەوە بۆ تەقدیری تەقسیمی ساڵانە بەسەر تاکەکانە. یعنی خوای پەروەردگار ئەو ساڵە بۆ نمونە بڕیاری چییە لەسەر ئەم مرۆڤە لەو شەوەدا تەمەن ئەگەر دووبارە بێتەوە خوای پەروەردگار لە عیلمی خۆی لەو کتابەی کەلایەتی خوای پەروەردگار تەقدیری تەطبیقی ئەو کتابە ئەکا کەم ئینسانە لەم ساڵە تەمەنی کۆتایی پێدێت. واضح فکرەکە لەمەیشە لە تەقدیرە سەنەویەکەیشە تەقدیرێکی ترمان هەیە پێی ئەوتێت تەقدیری یەومی ڕۆژانە کە خوای پەروەردگارە فەرمێ كل يوم هو في شأن. ڕۆژانە خوای پەروەردگار تەقدیراتی ئەم مرۆڤە دیاریەکە. ئەمە پێی ئەوتێ ئەقسامی تەقدیر لە لای خوای پەروەردگار بەم شێوازە خوای پەروەردگار تەقدیرەکانی دائەنێ. خەڵێکی ترمان هەیە بەڕێزان خوا چەند جۆر ئیرادەی هەیە. ئێمە بۆ ئەوەی لە قەدەر باش تێ بگەین پێویستە خواستەکانی خوا بکەین بە دوو بەشەوە. هەندێک خواستی خوا هەیە هەندێک ئیرادە و مەشیئەی هەیە پێی ئەوتێ کەونی قەدەری. ئەم کەونیانە ئەوانن کە خوای پەروەردگار مرۆڤەکان ئیجبارەکە لەسەری ئەمە پێی ئەوتێ ئیرادەی کەونی. واتە مرۆڤەکان مافی بڕیاردان یا مافی ڕەتکردنەوە یا بەرپرسیارەتیان نییە بەرامبەر بەم ئیرادەی خوای پەروەردگار. وەکو دیاریکردنی تەمەنی مرۆڤ هیچ مرۆڤێک لە کورتی تەمەنی لای خوا بەرپرسیار نییە. هیچ کەسێکیش لە درێژی تەمەنی لای خوا بەرپرسیار نییە. هیچ کەسێک لە ڕێژەی جوان و ناشیرینی جەستەی لە دیاریکردنی ڕەگەز و نەتەوەی بەرپرسیار نییە لە لای خوا. خوا محاسبەی کەس ناکە تۆ بۆ کوردی تۆ بۆ عەرەبی تۆ بۆ عەجەمی تۆ بۆ فارسی نا. خوا محاسبەی ناکە تۆ بۆچی ناشرین بووی ئەی تۆ بۆچی جوان بووی تۆ جوانی پاداشتی زۆرە ئەوە ناشرینە پاداشتی کەمە. شتیوانیە ئەم ئیرادە کەونیە کە ئیڵین ئینسانەکان تایە مسەیرن مجبڕن واتە مرۆڤ هیچ اختیارێکی نییە خۆشی بێ ناخۆشی بێ قبوڵێکە. ئیرادەیەکی تر هەیە ئیرادە شەرعیەکەی خوا. ئەم ئیرادە شەرعیە خوا هیچ بڕیارێکی لەسەر نادا تەنها داواکردن نەبێ. بڕیاری کردن و نەکردن مافی مرۆڤەکان خۆیانە وە خۆیان سەر پشکن. خوا ئەفەرمێ نوێش بکەن بە زۆر بە کەسی ناکات. بەڵام ئیرادی وایە خەڵک بیکە حەزەکە خەڵک بیکە بەڵام خەڵک ئازادە ئەیکا یان نایکا وفقی ئیرادەکەی خوا ئەجوڵێ یان ناجوڵێ. لەبەرەوە ئەمەیان شەرعیە ئەوەیان کەونیە. جیاوازیان چییە؟ یەکێک لە جیاوازیەکان بەڕێزان ئەوەیە کە لە ئیرادە کەونیەکەی خوای پەروەردگارە ئینسانەکان مسەیرن واتە ئینسانەکان خوا ئیجباریانەکە ئەوانەی کە زۆر بێدینن ئەتوانن نەمرن ئەتوانن نەخۆش نەکەون ئەتوانن تەحەکوم بە تەمەنی خۆیان بکەن تەحەکوم بە ڕزقی خۆ ناتوانن بۆ ئەوان ئەتوانن لە ئیرادە شەرعیەکەی خوا دەرچن بەس لە ئیرادە کەونیەکەی خوایە مسەخەر و مسەیرن کەس ناتوانێت لێی دەرچێت. فیرعون کە خوای پەروەردگار ئەجەلی هێنا باشە لە ئاخیریە خاضع بوو بۆ ئیرادە شەرعیەکەی خوا بەڵام بە هەموو تەمەنی خاضع بوو بۆ ئیرادە کەونیەکەی خوا. خوای پەروەردگاریش لەو حاڵەتی سەکەراتەیە ئیرادە شەرعیەکەی قبوڵ نەکرد. الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين. خوای پەروەردگار لەو کاتەیە قبوڵی نییە. جیاوازی دووەمیان ئیرادە کەونیەکەی خوا پەیوەستە بە ڕبوبیەتەوە کە ڕەبی عالەمینە
ئیرادە شەریعەکەی پەیوەستە بە ئولوهیەتەوە. کێ بە شایستەی پەرستنی ئەزانێ؟ داوای کردووە. باشە خەڵکێک هەر خوایەک بۆ خۆی بڕیارەدا ئەیپەرستێ، ئەمە پەیوەستە بە تەوحیدی ئولوهیەتەوە. یعنی خوا بە حەق ئەناسێ، ئەمە ئولوهیەتە نایناسێ. بەس ڕەبوبیەتەکەی ئەوەیە کە خوا ئەبێ بەبێ جیاوازی ڕەبی هەموو خەڵق بێ. ئەبینی خوا زوڵم لە کافر ناکات لە دنیاە، بە عەدل مامەڵەی لەگەڵەکە، بە عەدلی مطلق. خوای پەروەردگار ئەفەرمێ من كان يريد الحياة الدنيا وزينتها نوفى إليهم أعمالهم فيها وهم فيها لا يبخسون، يعني لا يظلمون. خواستم لكس ناكا با كافر بي، خوا ربي كافر كانيشا أو خلقي كردوا كأو خلقي كردوا لم دنيايا بعدلي طواو كيما اندو بي استعمالي باشا خو أوروبيا كان بيدينن أي بو همو أو بختوري وسعادته أو همو خوشي دنياو أو همو تكنولوجيان هي. أما عدلي خوايا خوا لقدر هولو ماندوبونو ليبراني خوان بيداون، بس أما علاقي بقيامته ونية إيمش بقدر أوان ماندوبين خوا أمان داته. إيمان معناه أونية الإنسان قبل من إيمان هي خوا هموش تكاني بو توفيركا بو تيسيركا شتوانية لمفهومي دينا لبروا إرادة كونية كي خوا بيوندي بالربوبية وهي الربوبية شواية كخوا خالقي همو خلقه بيك تشاو سيديانكا بو أحكام دنيا. بلام إرادة شرعي كي بيوسته بألوهيتي خواي پروردگاروا. خالقي تير وەکو عەرزم کردن ئیرادە کەونیەکان ئینسان تایە بەرپرسیار نییە، مرۆڤ بەرپرسیار نییە لە ئیرادە کەونیەکەی خوا. بۆ چونکە ئینسان مافی بڕیاردانی لەسەری نییە وە سەرپشکیش نییە، لەبەرەوە بەرپرسیاریش نییە بۆ قیامەت. خوا لێپێچینەوەی لەگەڵ ناکات بە هیچ شێوازێک. حتا بۆچی ئەگەر مناڵی کافرەکان ئەمرن خوا محاسەبەی مناڵەکان ناکات؟ خۆ لەسەر دینی باو باپیرانیانن، چونکە ئەوانە توانای عقلی و توانای جستەییان لاوانز بووە، نەیانتوانیوە بڕیارێکی کامڵانە و ژیرانە بدەن. لەبەرەوە خوای پەروەردگار بە تاوانی باوکو و باپیریان ئەوان بەرپرسیار ناکات، چونکە تاوانی ئەو نییە کە لە باوکو و دایکێکی بێدینە، بەڵام کە خۆی عاقڵ بوو کە کامەڵ بوو کە خوا توانای عقلی و جستەیی پێدا، ئەوجا بەرپرسیارە لەوەی دینی حەق بدۆزێتەوە. ئەوجا لاساییکردنەوەی کوێرانە خوا قبوڵی نییە، چونکە ئەو بەچی جیاکراوەتەوە لە زیندەوەرەکانی تر؟ بە عەقڵ. ئەی بۆ عەقلی کاراناکە. ناکرێت ئینسان باوکێکی دز و چەتە و جەردەی هەبێ، ئەمیش دز و چەتە و جەردە بێ، پاساوەکەیشی ئەو بێ باوکی وا بووە. ئەی تۆ عەقڵت هەیە وایە بتزانیایە ئەم بەهایانە نادروستن، ئەم قیەمانە نادروستن، لەبەرەوە نابێ مرۆڤەکان بیکەن. کەواتە ئینسان لە ئیرادە کەونیەکەیە بەرپرسیار نیە، لە ئیرادە شەرعیەکەیە بەرپرسیارە. بزانە خوای پەروەردگارە فەرمێ چی؟ چۆن مەشیئە بڕیارە گێڕێتەوە پاڵ خۆمان. ئەفەرمێ فەمەن شاء اتخذ إلى ربه مآبا. هەر کەس خۆی بێوێ ڕێگەی خواناسی ئەگرێتە بەر. فەمەن شاء فەلیؤمن ومەن شاء. کەواتە بڕیاری ئیمان و کوفر خاضع نیە بۆ ئیرادەی کەونی. ئێمەین بڕیارە دەین لەوەی بێدینین یا دیندار، خواناسین یا خوانەناس، ڕێگەی ڕاستەگرین یا چەوت. یا ئەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. لقدر تواني خومان أجر إرادك كونية وإما مسيرين كواتا هم ما نبي بتواني خوا أفرمي لقدر توانا كواتا أويك أتواني باي أو نخواناسي خوياكا لو نجبر برسيارة لو يكيبر برسيار نية خالي كتير إما هم ما نزانين كعقلين بواقع لوتي أجين ئێمە خۆمان بەرپرسیارین لە کردەوەکانی خۆمان. ئەوانەمان چاکە ئەکەین باشە خۆمان بڕیارمان داوە. ئەوەی کە بە ڕۆژووە بێ بەیانی هەتا ئێوارە بڕیاری داوە خۆی برسیکە، بڕیاری داوە لەبەر خوا نەفسی خۆی بڕەنجێنێ بیتۆرێنێ، لەبەر خوا خۆی لە خواردن و خواردنەوە و خۆشیەکانی دنیا بگرێتەوە. ئەم بڕیارە بڕیارێکی ذاتیە، فەرز نەکراوە لەسەرەوە. ئەوەیشی بێدڵی خۆی ناکا بە ڕۆژوو نابێ و فیتی جگەرەیە و لەو بازاڕەیە دێت و دەچی و حساب بۆ ئەمرەکەی خواناکە، ئەویش هەر خۆی ئەو بڕیاری داوە و خۆیشی بەرپرسیارە لە بڕیارەکەی. واقع وامان پێ ئەڵێ. بۆیە ئێمە خوای پەروەردگار کە ئەفەرمێ ئینا هەدەیناه السەبیل ئیما شاکرا وئیما کەفورا. خوا بەرپرسیار نییە لەمە، ئەفەرمێ ئێمە ڕێگەکەمان نیشان داوە.
خوا بیویستایە خەڵک سزا بدا بەڕێزان نە پێغەمبەر و نە پەیامی بۆ خەڵکی نەئەنارد ئیجباری خەڵکی شێکرد بەوەی کە ئیمانی پێبێنن عەدلی بەکارهێناوە لەگەڵیانە پێغەمبەر و پەیامی ناردووە تەمەن و عەقڵی پێداون کاتی پێداون باشە دوای داوای لێکردون بڕیارێکی ژیرانە بدەن بەپێی هەموو ئەم ڕێنموویانەی ئەو کردوێتی کە ئینسانەکان نایدا خۆی بەرپرسیارە لەبەرەوە خوای پەروەردگار داوای لە ئینسان کردووە ئینسان ئەخذ بە ئەسباب بکە ئێمە ئەزانین سەبەبی ڕزگاربوون لە قیامەتە بریتیە لە خواناسی خوش داوای کردووە باشە ئێمە ئەم ئەسبابانە بگرینە بەر لە چەند شوێنە ئەمری پێکردین بۆ نمونە وتەزەودوا فإن خير الزاد التقوى باشترین زاد فەرمێ ئێوە بیکەن نافەرمێ منیکەم ئێوە خۆتان تەزەودوا فإن خير الزاد التقوى لباسي ململانيو لباسي صراع لبين حق وباطلة بأيما الله أفرمي وأعدوا لهم ما استطعتم من قوة نافرمي إيوة بشتي لبنو من ربريان بموا أفرمي إيوة كلبري حقا أعدوا لهم ما استطعتم من قوة إيوة أما دا كاري بكن ربروبونا ويان كواتا إيما داوا كاري كلا إيما أبي بأركي خومان هلسين نكخوا بيكا بومان وقال ربكم ادعوني استجب لكم او تا اسباب كان ما نشان دا افرمي لين ببارينا ورنتي بكن خاضع بن بومن بخوان بزانن استجب لكم دين بدم تانوا نفرمي يعني امانه اسباب كان كنشان ما ندا بو اوي ايما خومان لا اراده شرعيه كيا بقينا الريقي راس اسباب كان ما نشان دا افرمي واستعينوا بالصبر والصلاه امانه اسباب نجاه لا اراده شرعيه كيا بيمان الله بلام كل اراده كونيه كان باسي امشتانه من بوكا باسیمان بۆ ناکە خاڵێکی تر بەڕێزان لە ئیرادە کەونیەکەی خوای پەروەردگارە ئەو ئیرادە کەونیی کە هەیەی جاری وا هەیە بڕیارە لە شتێک کە خوا خۆی خۆشی ئەوێ جاری وا هەیە بڕیارە لە شتەیە کە خوا حەزی لێی نییە بەڵام ئیرادە شەرعیەکەی هەموو ئەو شتانن کە خوا خۆشی ئەوێن حەزی لێیەتی باش چۆن خوا ئەم قسەیە تا چەند منطقية خوا حزي لشتيك نية نايشيوه بلام فرضي شيئك منطق اما اسلميني الين بالي بو چونك ويستكاني خوا هر وقت شون ويستكاني ايما ابن بدو بشوا هنديك ويستي خوا هيا بي اوتي مراد لذاته خوا اشتكى خوي بي خوشا هندي ويستي خوا هيا اشتكي بي خوش نية بەڵام شتەکە نەتیجەیەکی تری ئەداتێ بۆیە پێی خۆشە وەکو ئێمە کە نەخۆش ئەکەوین طبعا ئەمە قیاس مع الفارق ولله المثل الأعلى ئێمە کاتێک دەرمان بەکاردێنین عەمەلیات دەکەین ئەمە تاڵە ناخۆشە بەڵام دەرمانەکە خۆی مەقسوود نییە نەتیجەی دەرمانەکە مەقسوودە کە عیلاجە خوای گەورە کە بڕیار لە هەندێک شت ئەدا لە ئیرادە کەونیەکەیە خوای پەروەردگار خودی شتەکەی مەطلوب نییە نەتیجەی شتەکەی مەطلوبە لەبەرەوە بڵێ ئەکرێ خوا بڕیار لە شتەیەک بدا بۆچی بۆ ئەوەی خوای پەروەردگار نەتیجەی ئەو ئیشە لای ئینسانەکان لای خوا ڕوونە بەس نەتیجەکەی لای ئێمە ڕوون بێتەوە بۆیە ئەڵێن بەڵێ بۆ نمونە ئەگەر بڵین خوا بۆچی ئەو شتانە ئەکا کە خۆشی ناوێن یەکەم ئەڵێن بۆ ئەوەی پێمان بڵێ ئەو مقتەدیری مطلقە توانای بەسەر هەموو شتێکا هەیە ئەتوانێت بڕیار لە هەموو ئەوانە بە ئێستا ئێمەی مرۆڤ تەنها بڕیار لەوانە ئەدەین کە خۆمان پێمان خۆشە مەگەر زۆر ناچار بین بۆ چونکە ئەگەر بڕیارێکماندا لەسەر ئەوەی کە خۆمان پێمان خۆش نییە دواتر بۆمان معالەجە نابێ ئەو لە کەمالی قودرەتی وایە باکی بە هیچ نییە هەموو ئەوەی کە بڕیاری لێ ئەدا نەتیجەکەی لای خۆیەتی کەس ناتوانێت سەرکێشی بکە ئەگەر بڕیاری بدا کافرەکان سەرپشک بکا لەوەی کوفری پێ بکەن خۆ کافرەکان دواتر ناتوانن لە دەسەڵات لە بازنەی توانستی خوا دەرچن لەبەرەوە ئەو پێمان بسەلمێنێ کە ڕێگە ئەدا بە شتە دژەکان بە یەکتر بەڵام هەر هەمووی لە سنووری دەسەڵات و لە بازنەی توانستی خۆیان کۆنتڕۆڵی خۆیەتی خوای پەروەردگار خاڵێکی تر بۆ خوای پەروەردگار تەقدیری ئەو شتانە ئەکا بۆ ئێمە بۆ شتی خراپ هەبێ لەبەرەوەی ناخی ئێمە تاقی بکاتەوە خوا تاوانە خاتە بەردەستمان بۆ ئەوی بزانێت چ نەفسێک لەگەڵ تاوان ڕامە بێ
چ نەفسێکیش لە بەرخوا خۆی لێ ئەگرێتەوە. کەواتە ئەگەر ئەم تاوانانە نەبێ ئێمە بەچی لە تەرازووی خوا تاقی ئەبینەوە؟ باش و خراپ چۆن دەرەکەوێ؟ دزەکان کەی دەرەکەون کە دزن؟ ئەگەر پارەیان کەوتە بەردەست، کەسێ پارەی نەخەیتە بەردەست چۆن بەو تاقی بێتەوە کە دزە؟ لە چی بدزێ؟ کەسێت کە بۆمان دەرکەوێت داوێن پیسە ئەبێ هەلی داوێن پیسی بۆ بڕەخسێ بۆ ئەوەی کە تاقی بێتەوە. داوێن پیسە یا داوێن پاکە؟ بەڵام کابرایەک هیچ هەلێکی بۆ نەڕەخسێ داوێن پیسی بکە، لەکوێ تاقی بێتەوە کە داوێن پاکە؟ ئێمە ئەڵێین الأشياء تعرف بأضدادها، شتەکان بە دژەکانیانە ئەناسرێنەوە. ئەبێ هەلی تاوان بڕەخسێ بۆ ئەوەی چاکەکان دەرکەون، بۆ ئەوەی باشەکان لە تەرازووی خوایە سنگ وەرگرن. کەواتە خاڵێکی تر ئەوەیە پەروەردگار کە ئێمە تاقیەکاتەوە، بۆچی پەروەردگار ئەم خالیقی ئەم شتانەیە کە ئێمە ئەڵێن شتەکان خراپن لە تەرازووی خوایە، ئەی بۆ خوای پەروەردگار دروستی ئەکا؟ ئیستیخراجی طبعی ئێمەیە. خاڵێکی تر لە حکمەتەکان لە دروستبوونی ئەو شتانە ئەوەیە خوای پەروەردگار کۆمەڵێک شتی لە نەتیجەیە خۆشەوێ بە تاوانەکان پێی ئەگەین ئێمە. چۆن؟ هەتا ئینسان تاوان نەکا چۆن تەوبەکار بێ؟ لە عیبادەت تەوبەکار نییە، مستەغفیر لە عیبادەتان نییە. تەوبەکارەکان لە دەرەنجامی ئەو تاوان و خراپانەی کە شەیتان زەفەری پێبردوون پێی کردوون تەوبەکار بوون. خوا ئەفەرمێ ئین الله یحب التوابین. ئەم مەحەبەی خوا، ئەم خۆشەویستیەی خوا لە دەرەنجامی کردنی تاوان و گەڕانەوە دروست ئەبێ. لەبەرەوەی تاوان هەبێ بۆ ئەوەی ئینسانەکە بگەڕێتەوە بۆ لای خوا و بۆ ئەوەی خوا لەسەر ئەو گەڕانەوەی خۆشی بوێ. خاڵێکی تر خوا ئەوێ لە ڕێگەی ئەمانەوە بمان ناسێنێ بە کەمال و جەلالی ذاتی خۆی. بۆ ئێمە ئەو هەموو خراپەیە ئەەکەین، خوا ئەو هەموو بەخشندەیە ئەکا. ئەمە چ نەتیجەیەکمان پێ ئەڵێ؟ ئەم ذاتە کۆمەڵێک صفاتی هەیە، صفەی غەفوریەتی هەیە، صفەی ڕەحیمیەتی هەیە، صفەی لەطیفیەتی هەیە، وەنیە؟ هەموو ئەم صیفەتانی هەیە. بۆ صیفەتانە لە ئێمە ئەبووری و ئەبەخشێ و جارێکی کە وەرمانەگرێتەوە قبوڵمانەکە. کەواتە ئەگەر ئەم خراپانە نەبن ئێمە چۆن خوا بزانین بە بەزەییە؟ ئەبێ تاوان هەبێ بۆ ئەوەی ئەو ببەخشێ، ئەبێ خراپە هەبێ بۆ ئەوەی ئەو لوتف بکە، وەنیە؟ لەبەرەوە ئەم تاوان و خراپانی کە پەروەردگار تەقدیری وایە لە ئیرادە کەونیەکەیە هەبن بۆ ئەوەیە کە پەروەردگار ئەم صفاتی کەمال و جەلالی ذاتی خۆیمان پێ بناسێنێ. خاڵێکی تر خوا ئەوێ منەتبارمان کە بۆ دەسەڵاتی خۆی. چۆن؟ ئێمە وەکو ئینسانی ئیماندار قەناعەتی تەواومان هەیە 100% بەوەی کە خوای پەروەردگار صاحبی ئەو هەموو صفاتی کەمال و جەلالەیە. بەڵام ئێمە توانیمانە حەقی خوایەتی خوا بدەین؟ نەمانتوانیوە لەقەدەر شیاوی خوا بۆ پەرستن ئێمە بچووکی خۆمان بنوێنین. ئەمەمان پێ نەکراوە. دەیخوا ئەفەرمێ سەرەڕای ئەوە من ئێوەم قبوڵە، ئێمە بەم هەموو نەقسەوە ئەو بەو هەموو کەمالەوە، ئێمە بەم هەموو سەرڕۆییەوە ئەو بەو هەموو عەدلەوە ئەو ئەفەرمێ من ئێوەم قبوڵە. ئەمە منەتێکی گەورەیە لەسەرمان. ئێمە هەر کەسێک مدیری کارەکەمان بێ، مدیری دائیرەکەمان بێ، بەرپرسی حیزبەکەمان بێ، ڕۆژی 4 جار قسە لە قسەیە بکەین باشە فەسڵمانەکە دەرمانەکە هەرگیز جارێکی قبوڵمان ناکاتەوە لەو شوێنەیە. ئێمە ڕۆژی دەیەها جار بێئەدەبی لە سنووری فەرمانەکانی خوا ئەکەین، لە دوایشە وەرتەگرێتەوە، دەست بە ڕووتەوە نانێ. کەواتە ئەم منەتە بە ئێمە ئەڵێ خوای پەروەردگار. خاڵێکی تر بۆ ئەوەی ئینسان حەقیقەتی خۆی بزانێ. ئێمە چۆن حەقیقەتی خۆمانە ناسین؟ بە بەراوردی خۆمان لەگەڵ خوا. خوا لە قورئانە فەرمێ وئین تەعودوا نعمەة الله لا تحصوها. لە دوو شوێنی قورئانە ئەم ئاەتە دووبارە ئەکاتەوە. لە پاشگیری ئاەتێکیانە ئەفەرمێ
كافرمي وإن تعدوا نعمة الله لا تحصوها أفرمي إن الله لغفور رحيم لآية كيترا فرمي إن الإنسان لظلوم كفار خوا بمهم نعمتا كإما بيمان أجبار ناكري سر راي أو غفور رحيم إما بمهم نقص كم كوريوة كمنت باري أوهم نعمتين ظلوم كفاري إن جاور براوردي خوت بك براوردي قيم براوردي معيار لبيني قوري خوايا لقل بچوكيتي خوتا بيك اگر ام تاوانا نبين اما امامان بودر ناكوي لي حالي نابين لبرو خواي پروردگار تقديري واي امانه هبن بو اما لم هاوكيش ايمانيانا حالي بين خالي كتير خواي پروردگار للريقي امانوا اقامي حجة لسر عبدكي اكا لقافة ادقري اگر تاوان نبي هر باشا هبي او كاتا همومان هر باشا ئەو کاتەش ئەم تاقیکردنەوە و بەهەشت و جەهەنەمە مانایەکی نامێنێتەوە لەبەرەوە ئەبێ باشە و خراپە هەبێ بۆ ئەوەی باشەکان پاداشت بکرێن خراپەکان سزا بدرێن ئەگەر باشە و خراپە نەبێ چۆن خوای پەروەردگار لە قیامەتا لێپێچینەوە لە خەڵکێکەکە بۆ خوا ئەفەرمێ لئەلا یەکونە للناس عەلى الله حجة بعد الرسل بۆ ئەوەی خەڵک هیچ بەڵگەیەکی لەسەر خوا نەمێنێتەوە لە قیامەتا لەبەرەوە خوای پەروەردگار ئەم تاوان و ئەم خراپەکاریانە لە بەردەم چاکەکانە دروست ئەکا بۆ ئەوەی ئەوانی ئەکەونە سنووری حرامەکانەوە خوای پەروەردگار حجەی هەیە لە قیامەت لەسەریان کە خراپەکار بوون بەڵگە کردەوەکانی خۆیانە خوای پەروەردگار کە ئەفەرمێ ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا خال قيامات نامي كردوكاني خوي ديني ديدات دستي أفرمي اقرأ كتابك أفرمي أما كردوكاني خوتا كفى بنفسك اليوم عليك حسيبا خوت حكمي خوت بك كس حكمتناك حكمي خوش بان قبولك كفى بنفسك اليوم عليك حسيبا طوام أجر أمن به أم إقامة حجة ناكره خەڵێکی تر ئەم تاوانانە بەڕێزان مەناعە ئەدەن بە ئینسان دژی تاوان خۆی یعنی بۆ نمونە ئێمە هەندێک جار تاوانەکەی گوێ بە ئەمرەکەی خوا نادەین دوایی تاڵی تاوانەکە ئەزمونێکمان فێرەکا کە جاریشکە نیکەینەوە ئێمە لە تاڵی تاوانەکان حکمەتی خوامان بۆ دەرەکەوێت لەو شوێنانی کە بە قسەی خوای تیا ناکەین و تووشی هەڵدێرە بین قیمەتی ئەمرەکەی خوامان بۆ دەرەکەوێت لەو شوێنانی بە قسەمان کردووە ئەگەر نەمان کردایە تووشی چەند هەڵدێری تر ئەوین بزانە ئەمڕۆ حرامەکان ساڵانە چەندین ملیۆن خەڵکە کوژن لە جگەرەوە بیگرە لە عارەقەوە بیگرە باشە لە چەکی کۆکوژیەوە بیگرە لە زینا و نەخۆشی ئایدز و نەخۆشە سێکسیەکانەوە بیگرە بزانە حرامەکان ساڵانە چۆن وەک تاعون خەڵکە دوورنەوە ئەی کێ بە حەڵاڵەکان ئەمرێ کێ بە زەکات ئەمرێ چەند ملیۆن کەس بە زەکات ژیانی لە مەترسی ڕزگارێ بێ لە نەهامەتی ڕزگارێ بێ بە پێچەوانەوە ئەی چەند کەس بە ڕیبا ماڵی کاو لە بێ بە سوو بەدبەختە بێ چەند ئابووری دنیا جیهانی داڕوخێ بۆ ئەو حرامەکانەوە ئەکەن ئەوەش حەڵاڵەکانەوە ئەکەن لەبەر خوای پەروەردگار ئەم بەراوردە نیشانی ئێمە ئەدا بۆ ئەوەی مەناعەمان بۆ دروستکە ئەها حرامەکان چیمان لێ ئەەکەن دەیکاکە ئەگەر هەر لە بەرذاتی خۆشمان بێ بە حرامەکان نەکەین ئەی باشەکانی کە خوا ئەی فەرمون ئاها چەند سوودیان هەیە کەواتە مادەم ئەمانە سوودیان هەیە و ئەمانە خراپن ئەگەر جارێک دوو جار خراپەمان کرد مەفروضە حەسخانە و مەناعەیەکمان بۆ دروست بێ دەستمان بچزێ بە تاڵی تاوانەکەیە جاریچکە تاوانەکە دووبارە نەکەینەوە بەڵام ئەگەر ئێمە نەزانین تاوانەکان چ بەدبەختیەکمان تووشەکەن ئەو کاتە نازانین وەکو شەیطان چۆن باوکە ئادەمی هەڵخەڵەتان قال يا آدم هل أدلك على شجرة الخلد والملك لا يبلى شەیطان بە درۆ ئەیتوانی هەموو تاوانەکانمان پێ بکات ئێستا ئێمە ئەزانین تاوانەکان هەر بۆ دنیاش بێ مای بەدبەختی مرۆڤەکانن لەبەرەوە مەفروضە نەیکەین خەڵێکی تر
خوای پەروەردگار ئێوەی پێمان بفەرمێ ئینسانەکان تەواضوعیان هەبێ هەر کەس سەرقاڵ بێ بە عیبی خۆیەوە کەس سەرقاڵی عیبی تری کەس نەبێ بۆ چونکە كل بني آدم خطاء هەمومان تاوانبارین لە تەرازوی خوایە هەر کەسێک کە بینی خۆی و خوا سەیرەکە ئەزانێ وەزعی چۆنە کەواتە ئەمە وای لێ ئەکا کە خەجاڵەت بێ لە بەرامبەر خوا لە باسی عیبی خەڵک چونکە تۆ وەرە بزانە خۆت بەرامبەر خوا چۆنی وەخوا تاوانەکان ئەپۆشێ وەکو سەلە بەڵێن ئەڵێن ئەگەر تاوان بۆنی هەبوایە کەسمان کەڵکی ئاوەدانیمان نەبوو چکە بۆ گەنمانە کرد دیکە تۆ حاڵی وایە بۆچی سەرقاڵی عیبی خەڵکی بۆ نای عیبەکانی خۆ چاکەی ئەم عیبەیە ئەم هەڵخەلیسکانە پێمان دەڵێ کە ئێمە خۆمان کۆمەڵێ نەواقیسین کۆمەڵێکین لە خراپە بابین خۆمان چاکەین هەر کەس سەرقاڵ بێ بە عیبی خۆیەوە بینی خۆی و خوا چاکە کەس ئەگەر حتا سەرقاڵی بە عیبی خۆیەوە بوەستێ نابێ سەرقاڵی عیبی خەڵکی تربی لە چیشە ئەمە دەسەکەوێ ئەگەر ئێمە تەنها تاعەتمان بکردایە تەنها عیبادەتمان بکردایە غرورێکی زۆر ڕووی تێئەکردین خوا ئەیەوێ ئەو غرورە بشکێنێ بەوەی کە کۆمەڵێک قابلیەتی لە ئێمەیە دروست کردووە و تاوانیشی دروست کردووە کۆمەڵێک غەرائیس هەن لە ئێمەیە ئێمە وەکو گوتومانە هەمیشە ئینسان پێکاتەکەی بدیتی نییە لە عەقڵێکی مجەڕەد ئێمە عەقڵمان هەیە لە مقابلی عەقڵە غەریزەمان هەیە لە مقابلی عەقڵە نەفسمان هەیە نەفس لە مقابلی ڕۆحایە لە مقابلی قیامەت دنیا هەیە ئەم هاوکێشانە وا لە ئینسانەکەن هەمیشە لە ململانەی نێوان هێڵی خێر و شەڕا بێ کاتێک کە شەڕ زەفەری پێ ئەبا باشە مەفروزە بیری گەڕانەوە بۆ هێڵی خێری هەبێ لەبەرەوە بەڕێزان ئەگەر بپرسین بڵین خوا بۆ خراپە دروست ئەکا کە نایەوێ کە حەزی لێی نییە ئەم دەرەنجامانە ئەم سوودە باشانە هەیە لە خراپەیە ئەگەر خراپە نەبێ ئەمانە دروست نابێ بۆ ئینسانەکان خاڵێکی تر ئەکرێ شەڕ بدرێتە پاڵ خوا ئەوە ئێمە زانیمان خوا خەڵقی ئەکا بەس ئەکرێ ئێمە بڵین خوای پەروەردگار شەڕی خەڵق کردووە خراپەی خەڵق کردووە نا بۆ معنایە نا بۆ چونکە لە هەموو ئەسما و صفاتەکانی خوایە صفتێکی نییە مشتق بێ لە شەڕیا لە خراپە خوای پەروەردگار ئەوە تەقدیرن خوای پەروەردگار تەقدیری وایە خراپە هەبێ بەس خراپەکردن ئێمەی نەک ئەو ئەم دوشتی جیاوازن خراپە هەیە خوا عەقڵی پێداوین داوای کردو توخنی نەکەوین کە ئەیکەین ئەوە ئێمەی سنوورەکانشکێنین و خراپەکانەکەین شەریکەیەک مەسەلەن مولدەیەک کارەبایەک دروست ئەکات تەحذیرێکی لێ داوە تاوانی شەریکەکە نییە کەسێکە چه یاری بە پلاکەکانێکە و ئەیگرێ و ئەیکوژێ تەحذیری لێ داوە توخنی مەکەوە خوا ئەمانی دروست کردو بۆ کۆمەڵی حکمەتی تەحذیری لێ داوە فەرمێتی توخنی مەکەوە نزیکی مەکەوە پێی گوتووی کە تۆ خۆت چووی کردوتە تاوانی خوا نییە کە تۆ خۆت تاوانەکەت کردو لەبەرەوە شەڕ ئیضافە ناکرێ بۆ خوای پەروەردگار خوای پەروەردگار منەزەهە لە شەڕ لە کۆتاییە بەڕێزان سەرنجتان ڕاکێشم بۆ لای چیرۆکێکی قورئان کە کەم جار لە بابی قەدەرە ئێمە بە وردیعی خوێنینەوە چیرۆکەکەی خضر لەگەڵ موسا عەلەیهیمە السەلات وەسسەلام خضر و موسا ئێمە وا چیرۆکەکە تێئەگەین کە دوو هاوڵ ئەبن لە بابی علمی غەیب و سیعی علمی خوایە دایمە مۆزوعەکە ئیثارە ئەکەین بەس کە دێینە سەر بابی قەدار کۆمەڵی لە تائیفی زۆر جوانی تایە چیرۆکەکە وا تێبگەین خضر ئەداتێکی قەدەری خوایە کە موسا ئەیبینێ باشە موسا پێی ئەڵێ هەل ئەتەبیعوکە على أن تعلمني مما علمت شيئا رشدا ئەکرێ لەگەڵت بم شتێکم فێر بکەی لەوەی کە خوا فێری کردووی خضر پێی ئەفەرمێکی قال إنك لن تستطيع معي صبرا بۆ وكيف تصبر على ما لم تحط به خبرا ئەمە حاڵی موسا نییە ئەمە حاڵی هەموو ئێمەین ئێمە زوو بڕیان لە قەدەرەکانی خوا ئەدەین سەبرمان نییە خوش لە ڕێگەی خضرەوە پێمانە ئەفەرمێ ئینسان تەحەممولکا لەگەڵ قەدەر باش
قال ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا هممان أم وعدها من شأدين بخوا قال فإن اتبعتني فلا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرى فانطلقا حتى إذا ركب في السفينة خرقها سوار بلمي قبن بلمك كن أكا عيب داري أكا ببيع موسى لو تيبقى كأنبيا وقتي صبرت هبه موسى عليه الصلاة والسلام بلا أكا لبرياردان قال أخرقتها لتغرق أهلها إما دايما برياني بلمان هي لقدر كان إخوة يكسر ناشكري أكين قال بو يكونت كرت بو أوي أو داما وانا غرق باللآوك يا لقد جئت شيئا إمرا بأدب وبي الله يعلم إشيكي قوري إشيكي باش نية قال ألم أقل إنك لن تستطيع معي صبرا نم قلت لك من الله كي تحملتنا به موسى وعدك بيرك ويتوا قال لا تؤاخذني بما نسيت قال والله من بيرمش وعدك بيرش ولا ترهقني من أمري عسرا فانطلق جاريكك أكو نور بيكوا حتى إذا لقي غلاما منال جبين فقتله خضر أيكو جي اسم موسى سريع أوزي دوك الله جوشكية تدروا قال أقتلت نفسا زكية بغير نفس توش بيو شاكيكي تو مناليكي بيتاوان ببيئوي حقي كسير سر بيه كشتت أم جار نالي إمرا أم جار دسخات برينكي لقد جئت شيئا نكرا براستي تاوانيكي خرابت كرت خضر بلا سرخوي بي ألم أقل لك إنك لن تستطيع معي صبرا من نم قلت تحملناكي أو جا موساتي أقا إن سألتك عن شيء بعدها أمش حكمتك تاعي ديالا أقر أم جار برسيارم كنت فلا تصاحبني حتى إذا أتى أهل قرية كاشتنا ديكا داوي خواردنا كان كستاين داتي ديوالي قبين انتن كريكاري أكن راسي كنوا موسى عليه لو شئت لاتخذت عليه أجرا أقر بدبستا أتواني كريكي لسرور بقري شكو أوانا نانيا ندايني اسمه بو كريكاري بلاشمان بو أوانا كر انجا خضر ديت أماني بورو نكاتو قال هذا فراق بيني وبينك سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا أما السفينة أنبلميك من عيب دارم كت فكانت لمساكين يعملون في البحر توا أزاني كن كردني بلمك لدجي هجار كان بنا لبرجوندي هجار كان بو تو بلت كرد شاوريت نكرد نتيجة أو بزاني بلمك أروات كوي وأقل أن بلم الساغ به هجار كان زررو مندبن كوات أخواك قدر يقديني نتيجة قدرك لبرجوندي مروفكان بز مروفكان بلا أكن لبريار أجر بدس هجار كان بوايا بلمك ساغ بوايا بلمك ساغ بوايا للنتيجة باشاك داقيري أكر وأما الغلام فكان أبواه مؤمنين من على كش باوكو دايكي إيمان داربون فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا لبرخاتي أو باوكو دايك إيمان دارا بظاهري باوكو دايك جريان سوتاوا باوكو دايك جرگوشكيان لدز داوا بلام خوي پروردگار ايوي ام مناله بگوري بمنالكي باشتر فأردنا أن يبدلهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحما لبرخاتي ام باوكو دايك او مناله أباتو خوي پروردگار بوي اگر باو اما چن منالمان هي استابون بسببين هامتي باوكو دايك كان منالمانيه باوكو دايك اكوجه منالمانيه بسبب لدزداني جاني باوكو دايك بسببين هامتي كاني تمنى اكا وجاخي كوير باي باوكو دايك كا كواتا ها سيدي كقدر لمسي حادثي كرو أدا لبيني موسى وخضر خوي پروردگار بيمانه فرمي پلكردن لبريار درباري قدر ببيقرانو بو نتيجة كان إنسان كان بحوضا أبن بوي برزان إما لبابي قدرا إنسان أبي أم توكلي بخواها بي إما بزانين أو قدراني كدينا بيش لإرادة كاني خوي پروردگارا إرادة كونية كان كزور جار إما مجبرين بس تحملي نتيجة كيناكين تفيض كروبو خواي پروردگار بيجرهم حكمتك تيا إلا أو إيزانه لا إرادة شرعية كيشا تابعي كروبو إرادة قدرية كونية كي ظلنيا بلوي أو إخوائي فرمي بيكي لبرجوان ديتا نيكي زررو مندبين تيايا بوي في غمري صلى الله عليه وسلم ليك لو استايشانيك خواي استايشي خواي بيأكد أي فرمو لبيك وسعديك والخير كله بيديك والشر ليس إليك شر هي إخوانية خلافة هي إخوانية خوا ذاتك خيرة بس خير بس كمال بس جمال بس إحسانك عليك الخلق خوا خلافة الحق بخلقناك لبروا
ئەمە بابێکی ترە لەو بابانەی قەدەر کێمە قەناعەتمان وابێ بەوەی ئیرادەی خوای پەروەردگار ئەوێ بە دوو بەشەوە ئیرادەیەکی کەونی هەیە لەم ئیرادە کەونیانەیە هەندێک شت هەیە خوا پێی خۆش نییە بەڵام تەقدیریشی ئەکا لەبەر ئەو 12 حیکمەتەی کە عەرزم کردن بەڵام لەگەڵ ئەوش ئەو خالقێتی ناکرێت شەڕەکە بدرێتە پاڵ ئەو چکەوە ئێمەین بڕیاریکردنی شەڕەکە ئەدەین نەک ئەوە بڕیاری فەرزکردنی شەڕەکە ئەدا بەسەر ئێمەیە شەڕەکە هەیە تەحذیری کردوین بەوەی کێنەیەکین عەقڵی پێداوین پێمان دەڵێن نەتیجەی شەڕەکە خراپەیە بەسەر تا ئەشکێتەوە بەڵام ئێمە زۆر جار بەسەر کێشی خۆمان هەر شەڕەکە ئەەکەین كاتب برنامج كمان بو أمشو هاك تبايان برزان أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی